بەرەزان سڵاو زۆر نەو شەهیدە سەرکردە گومناو لە بیرکراوانەی کە تەنانەت گۆڕەکانی شانونە و خەریکن لە بیرینەوەکانی ئێستا و داهاتوو ژەچنەوە زۆر نەو پێشمەرگە شۆڕژێر و خەبات جێڕانەی کە نە لە یادەوەری سیاسیەکان و نە لە بیر و یادەوەری و خەیاڵدانینەوەی ئێستاکەدا ماون ئەوان ئێستا تەنها لە ناو گۆڕەونەکانی خۆیان و دەڕێک کتێبەکاندان ئیدی نەپەیکەرێک نەشەقامێکی گشتی و نەباخچا و قوتابخانەیەک وەک وەفایەک بۆ ئەم سەرکردە شەهیدە گۆڕونانە وەک سەروەری و شانازیەک وەک ڕەمز و سمبولی شۆڕش نەکراوە بە ناویانەوە تا هیچ نەبێت یادیان زوندوو بێت لە لامان ئازیزان نۆی چواری هەموو ساڵێک ساڵیادی گرتن و بێسەر و شوێنکردن و لە سێدارەدان و گۆڕنکردنی هەردوو شەهیدی سەرکردە و نووسەر و پارێزەر و سیاسەتمەداری کورد شەهید عەلی هەژار و شەهید کاردۆگەڵاڵیە کە هاوکات و هەمان ڕۆژە لەگەڵ ڕوخانی ڕژێمی باس و تێکشکانی پەیکەرەکەی سەدام وەک ئەوەی قەدەر لە هەمان ڕۆژدا تۆڵی ئەوانی کردبێتەوە بۆ ئەوەی لە یادمان نەچەند ڕوودا و مێژوو بە پێویستی زانی لەم بەروار و ساڵیادەدا و لە پاش تێبەربوونی 33 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا چەند بەرنامەیەک لەسەر بەشداری و ڕۆڵ و کاریگەری و جێپەنجی هەردوو شەیدی سەرکردە لە شۆڕشی ئەیلول و هەڵایسانەوەی شۆڕشی نوێ و دامەزرانی بزوتنەوەی سۆسیالیستی و چۆنێتی دەستگیرکردن و لە سێدارەدانیان ئەنجام بدات پاشان قسەکردن لەسەر ونبوونی ڕۆڵی ئەم شەهیدانە لە نێوان لایەنە سیاسیەکاندا و وەفای شۆڕش و سیاسیەکان لە زیدیکردنەوە و بەرزڕاگرتنی ڕۆڵی ئەم سەرکردانەدا چونکە ئەگەر لەلایەن ڕژێمی ئەو کاتی بەغدا و نێرانی کوردەوە ئەم شەهیدانە گۆڕون کرابن ئەوە لەلایەن هاوڕێ شۆڕژێر و خەبات گێڕەکانیانەوە فرامۆش و لەبیر کراون بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری بەڕێز برز و عەلی هەژار کارگێڕی پێشووی مەکتەبی سیاسی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان و وەزیری پێشووی گواستنەوە گەیاندنمان کردووە کاک برزوجیان زۆر بەخێر بێت بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو زۆر سپاسان دەکەم کاک برزوو من پێم خۆشە سەرەتا لێەوە دەست پێ بکەم سەرەتای بەشداریکاری سیاسی و هاتنێ و شۆڕش و ئەزمموی سیاسی هەردوو شەیدی سەرکردە شەهید عەلی هەژار و کاردۆگەڵاڵی ئەگەڕێتەوە بۆ کەی و لەکەیەوە دەست پێکات مەڵە سەرەتا دەمەوێت ئەو شتا ڕوون بکەمەوە کە شەرەفێکی گەورەیە بۆ من کە باز لە دوو شەهیدی سەرکردەی بەرز بکەم کە هەڵبەتە یەکێکیان باوکمە بەڵام من هەوڵ دەدەم لێرە زیاتر لایەنە مێژوویەکە و وەکو خۆی باسی بکەم نەک وەک کوڕێک باز لە باوکی بکە هەڵبەتە ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە جگە لە درێژەدان بە خەباتی عەلی هەژار کە من بەردەوام بوومە دووەم کە کتێبێکم لەسەر نووسی و کتێبی دووەمیشم ئامادەیە و هەروەها لەسەر خەباتی بزوتنەوەی سۆسیالیست لە سەرەتای دامەزراندنیەوە لێکۆڵینەوەی دەرچوونم لە زانکۆ هەر لەسەر هەمان بابەت بووە بۆیە حەز دەکەم زیاتر بێلایەنانە باس لە ڕۆڵ و قارەمانیەتی ئەو دوو شەهیدە نەمەرە بکەم زۆر باشە هیوادارین بۆ ڕێحێتە بێت کەواتە بەشداری سیاسی ئەوان ئەگرێتەوە بۆکەی ئەزمموی سیاسی ئەم دوو کارکتەر سیاسیە گۆڕونە لەکەیەوە دەست پێکات بەڵێ ئەلبەتە جیاوازی هەیە لە نێوان هەردوو شەهید چونکە بە حکمی ئەوەی کە شەهید عەلی هەژار بەتەمەن لە شەهید کاردۆگەڵاڵی گەورەتر بووە واروها سەرەتای دەستپێکردنی شەهید عەلی هەژار دەگەڕێتەوە بۆ کۆتایی پەنجاکان لە ڕیزی پارتی دیموکراتی کوردستان کە دەستی بە خەبات کردووە و سەرەتا لە ڕێخستنەکانی ناوشارەوە دەستی پێکردووە دواتر بۆ ڕێکخراوە پیشەیەکان هەنگاوی ناوە هەڵبەتە ئێستا لە شاری هەولێر و بەگشتی لە کوردستان بەڵام بە تایبەت لە شاری هەولێر و دەوروبەری ڕۆڵی عەلی هەژار دیارە کە ئەو کاتایی کە وەکو کادیرێک لە ناوچەی جوتیاراندا کاری دەکرد سەرەتای دەست پێکردنی لە ڕێکخراوی قوتابیان بووە دواتر لە ناوچەی جوتیاران تا لە پەیمانگای مامۆستایان کە دەستی پێکردووە دواتریش کە تەواو بە ئەمری فەرمانی گرتنی دەردەچێت لە سەرەتای شەستەکان هەر لە ناو شاری هەولێر بووە خۆی نەداوە بەدەستەوە بەڵام بە حکمی ئەوەی کە خانەوادەکەی کە دایک و باوکی لە گوندی عەوێنە کە سەر بە شاری هەولێرە 35 کیلۆمەتر لە شاری هەولێر دوورە ئەوسا ناحیە کە لەیان نزیک بووە پۆلیس زۆر دایک و باوکی هەراسان دەکەن ناچار واز لە جوتیاری دێن و ڕوو دەکەنە شاری هەولێر و لەوێ خۆیان حەشار دەدەن کە ئەوەش دەبێتە بارقورسیەکی زیاتر بۆ شەهید عەلی هەژار
چکە خۆی لە سەرەتادا خانەوادەکەی خانەوادەیەکی هەژار و کەم دەرامەت بووە ئەم ئەرکەش زیاد دەبێتن بەڵام بەهۆی ئەوەی کە فەرمانی گرتنیشی دەرەچێ دانامەزرێت ئیتر لەبەر ئەوە دەست دەکات بە گڕوتینێکی زۆر زیاترەوە لە خەباتکردن لە ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ئاستی بەشداری سیاسی ئەو تا شوێ گەشتەوە ینی تا چەند پلەکانی سیاسی قۆناغەکانی سیاسی ئەو کات پۆستی سیاسی ناو شۆڕشی ئەیلول و پارتی دیموکراتی کوردستانی بڕیوە بەڵێ هەڵبەتە شەید عەلی هەژار لە سەرەتادا لەبەر تەمەنی بچووکیەوە وەکو ئەندام وەرنەگیراوە دواتر کە دەبێت بە ئەندام و دوایی ئەبێ بە ئەندام لە یەکێتی قوتابیان و پلە بە پلەی حزبیەکانی بڕیوە تا دەگاتە ئەندامی ناوچە دوایی دەبێت بە لێپرسراوی ناوچە لە ناوچەی زوتیاران هەروەها لە ناوچەی ڕێخستن لە دەشتی هەولێر بەردەوام دەبێت تا کاژێڕی لقی دوو هەروەها لە بوارەکانی پیشەیشدا دەستەی دامەزرێنەری کۆمەڵی هونەروێژەی کوردی بووە ئەندامی یەکێتی نووسەرانی کورد بووە ئەندامی یەکێتی مامۆستایان بووە دواتریش بووە بە لێپرسراوی لقی یەکێتی مامۆستایانی هەولێری ئەو کاتە لە بواری ڕۆشنبیریە زۆر بەشداری کردووە تا دوا پلەی حزبی دەگاتە ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و لێپرسراوی مەکتەبی ڕێخستنی پارتی دیموکراتی کوردستان تا مانجی 12 ساڵی 1975 زۆر باشە کاک برزوو ئەو کاتێ لەو دۆخی سیاسی ئەو سەردەمەیە دوو هێزی کوردی دوو کە لایەنی سیاسی کوردی باڵا دەست بوون کە ئەوانیش پارتی دیموکراتی کوردستان و حزبی شوێی عراقی بوون بە بڕوای تۆ شەهیدان عەلی هەژار و کاردۆ گەڵاڵی بۆچی نەبوونە شوێعی و بوونە پارتی لە کاتێکە گومان هەندێک جار لە نێو ڕیزەکانی پارتی دیموکراتە گومان لە شوێعی بوونی عەلی هەژار کراوە بەڵێ لە ڕاستیە شەید عەلی هەژار دەتوانی بڵێ بیرێکی چەپێکی میانڕەوانەیە هەبووە بەڵام زیاتر مەبەست لەو تەشخیصکردنەی کە پێیان وابێ شوعی بووە بڕوا ناکەم ئەمە جێگەی خۆی بکاتەوە ینی ڕاست نەبووە نەخێر لەبەرەوەی عەلی هەژار کەسێکی نەتەوەیی بووە کوردستانی بووە زۆر بڕوای بە مەسەلەی کوردستانیەتەوە بووە پێم وایە ئەوسا حزبی شوعیش ئەو هەڵگری ئەو ئەفکارە کوردستانیە نەبووە زیاتر بۆیەش هەر لە سەرەتای شۆڕشی ئەیلولەوە خۆی لە ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان دۆزیوەتەوە و ئەو گومانەی کە بەڕێزت ئیشارەتت پێدا ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەو ساڵانەی کە بەتایبەت لە ناوچەی جوتیاران و هەروەها لە ناوچەی ڕێخستن کە کاری دەکرد عەلی هەژار زیاتر بە بیر و ڕایەک کاری دەکرد مەبەستی چاکسازی بوو لە ناو پارتی لە ناو حیزبایەتی ئەوسا بە حکمی شۆڕش هێزی پێشمەرگە دەسەڵاتی زیاتر بووە و هەمیشە هێزی پێشمەرگە تەدەخولی لە کاروباری حزبی کردووە عەلی هەژار یەک لەو هەڵگرانەی ئەو بیر و ڕایە بووە کە هەمیشە خەباتی بەوە کردووە کە کاری حزبایەتی و کاری پێشمەرگایەتی لە یەک زیا بکرێتەوە کارە سیاسیەکان لەگە کارە سەربازیەکان تێکەڵ بە یەکتر نەکرێن بۆیە هەمیشە زۆر کات ڕەنگە ئەو کاتە بۆ لێکدانەوەی کۆمەڵی خەڵک یا تەنانەت ڕەنگە بۆ نایارەکانیشی هەر بەو شێوازە لێکیان دابێتەوە زۆر باشە تۆ سەرەتا ئاماژەت بەوە کرد کە تەمەنی شەید کاردۆ گەڵاڵی بچووکتر بووە لە عەلی هەژار و درەنگتر ئەو هاتوتە نێو کای سیاسی و نێو شۆڕشی ئەیلولەوە کەواتە شەید کاردۆ گەڵاڵی لەکەیەوە دێتە ناو سیاسەتەوە و چۆن دەست پێ دەکات بەڵێ شەید کاردۆ گەڵاڵی لە سەرەتای هەفتاکان دەتوانی بڵێ لە کۆتایی شەستەکانیش دەچێتە ڕیزی ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان شەید کاردۆ هەر لە سەرەتاوە خۆی هەڵگری بیرۆڕای چەپ بوو و لە بیرۆڕای چەپیش مارکسی لینینی بوو و کەسێکی زۆر ڕۆشنبیر و زۆر چالاک بوو لە ئامادەی هەولێر ئەو کاتە گۆڤارێکیان دەردەکرد کە ئەو سکرتێری نووسینی بووی لە ساڵی 1972 بە ناوی گۆڤاری بیری نوێ لەوێت چەندین بابەت و وتاری بڵاو دەکردەوە
جگەلەوە شەید کاردۆ جگەلەوەی کە وەکو پارێزەرێک نووسەر و ڕۆژنامە نووسێکی بەتوانا بوو و خاوەنی دوو نامیرکەیە زێدەبایی و علیشون هەڵگر کە دەتوانین بڵێن نامیرکە یەکەمیان زێدەبایی کە لە ناوەڕاستی هەفتاکان بە چاپی گەیان کە شەید مادی خۆشناو بە نهێنی لە چاپخانەی شارەوانی هەولێر بۆی چاپ کرد کە زیاتر نووسینەکەی بۆ ڕێڕەوی مارکسیەت دەگەڕێتەوە بۆ مەسەلەی سوود و قازانج و گەڕانەوە. تا ئاستەکانی سیاسی و قۆناغەکانی حیزب چۆن ئەبرێت شەید کاردۆ و تاشوی ئەڕات؟ شەید کاردۆ زیاتر بەشداربوونی کاریگەری لە سەرەتای شۆڕشی نوێیە کە یەکێکە لە دەستەی دامەزرێنەری بزوتنەوەی سۆسیالیستی کوردستان لەوەوە دەست پێ دەکات تا بەنهێنیش کاتی کۆنگرەی بزوتنەوە گیرا سەرەتا وەکو سەرکردە دەستنیشان کرا دواتر لە کۆنگرە کە لە شاخ گیرا بە ئەندامی سەرکردایەتی هەڵبژێردرا بە حکمی ئەوەی هەردووچیان کە لە ناو شار بوون سەرپەرشتی ڕێخستنی ناوشارەکانی کوردستان و باکووری عراقیان دەکرد هەردووچیان ناوی نهێنیان هەبوو شەید عەلی هەژار ئەوسا ناوی حەسیب بوو شەید کاردۆ گەڵاڵی ناوی سوارە بوو شەید کاردۆ گەڵاڵی زیاتر دوای دەرچوونی لە زانکۆ بەڵام خۆ عەلی هەژار و کاردۆ گەڵاڵی ناوی ئەسلی خۆیان نەبوو ئەوەندەی کە نازنا و کۆدی سیاسی ئەو کاتە بوو کاردۆ گەڵاڵی ناوی تەواوی عارەب عەبدولقەهارە عەلی هەژار عەلی عەبدوڵڵا عەلی دواتر نازناوی کەش هەڵەگرنجگە لەو نازناوی پێشووتر نەخێرەوە نازناو نەبوو حەسیب و سوارە ئەو ناوە نهێنیە بوو بۆ ئەوی لە ڕێخستن کە راپۆرت و نامەیان پێدەنووسی بۆ سەرکردایەتی و لە نێوان ڕێخستنەکان بۆ ئەوەی کە هەر نامەیەک گەر دەستیش بگیرێت یا لە هەر کەسێکەوە نەزانندرێ حەسیب چییە زۆر سوارە چیە بوو باشە کاک برزوو تۆ لە کتێبی شەهیدی سەرکردە عەلی هەژار ژیان و خەباتی سیاسی ئاماژەت بۆ کردو کە لە ساڵی 1964 پارتی دیموکرات کۆنگرەیە بەسێت شەید عەلی هەژار لەو کۆنگرەیە خۆی هەڵەبژێرد لەو هەڵبژاردنەیە تۆ ئاماژەت بۆ کردو لەگەڵەوەی کە دژایەتی شەکرێت 126 دەنگ بەدەست دێنێ کێ دژایەتی کردووە بۆچی دژایەتی عەلی هەژار کراوە لەو سەردەمەیە بەڵام پێم وایە ئەگەر ڕاستکردنەوەیەکە بێ ئەم هەڵبژاردننی یەکێتی مامۆستایان بوو کۆنگری یەکێتی مامۆستایان بوو هەڵبەتە شەید عەلی هەژار دەگەڕێمەوە بۆ دواوە کە دەمەوێت دەستنیشانی ئەو کە چۆن چوو بۆ خانەی مامۆستایان کە وەکو خوێندکار دەست پێ بکە منەوە بە پرسیارێک ئاراستەکەم بەس تۆ ئێستا وەڵامی ئەو پرسیارم بەرەوە دواتر قسە لەسەر هەژار بوونی عەلی هەژارەکەین بزانین ئەمە نازناوێکی پرۆلیتاری بووە یاخود هەر لە ڕاستیە ئەم پیاوێکی هەژار بووە بەڵام سەبارەت بەو کۆنگرەی یەکێتی بەڵام هەڵبەتە خۆ دەزانی لە ناو هەموو کۆنگرە حزبی پیشەیەکاندا ململانێ هەیە بێگومان ئەو ساژکە ئەو ململانەیە هەبووە ناشتوانی بڵێ سەرجەم مامۆستایانی ئەو کاتە کە لە کۆنگرەکە بەشدار بوونە بەو شێوازە بیریان کردێتەوە کە دەنگ بدەن بە کوڕە هەژارێک بدەن چکە بەڕاستی ئەو کاتە بەشێکی زۆر کە دەیتوانی خانەی مامۆستایان تەواوکە لە خێزانی مامناوەند و دەوڵەمەند بوو خێزانی هەژار کەمتر دەیتوانی درێژە بە خوێندن بدات ڕەنگە ئەوە سەبەبێک بوو سەبەبی بیرکردنەوە و ئەفکاری حزبیانەت تێدا بووە ئیتر خۆت لە هەموو کۆنگرەیەکیش تاقم و دەستە و ئەوانەیانە دروست دەبێت زۆر باش ئەگەر بچینەوە سەر ئەو پرسیارە ئەلبەتە لە سەرەتای شۆڕشی کوردی و لە نێو ئەقلی سیاسی ئەو کاتە هەژاری جۆرێک بۆ لە شانازی بوون جۆرێک بۆ لە شایستەی بوون بە پێچەوانەی ئێستەوە کە هەمومان شانازی بە سەرمایهداری بوونی خۆمانەوەکەین ئەو کات هەندێک لە قەب و نازناو هەبووە کە پێشمەرگەکانی ئەو کات سەرکردەکانی ئەو کاتی نێوزتنەوەی سیاسی ڕزگاری خوازی گەلی کورد ناوێن لە خۆیان ناوە مەسەڵەن هەژار و برسی و نەدار و ئەمە کۆمەڵێک نازناو بووە کە جێگەی شانازی بووە ئایا ئەم لە قەبەی هەژار ئەم نازناوەی عەلی هەژار شەید عەلی هەژار
تەنها نازناوێک بووە بۆ ئینتیمابوون بۆ چینی پرۆلیتار و طبقەی خوارەوە یاخود هەر لە ڕاستیە ئەم پیاوە هەژار و نەدار بووە لە ڕووی بژی و دارایی و خۆی خانەوادەی شەهید عەلی هەژار خانەوادەیەکی جوتیاری هەژار بووە نەخاوەن ئەرز بووە نا هیچ مورچێکیان هەبووە تەنانە لە دەیەکەی خۆشیان بۆیە زۆر بە هەژاری پەروەردەکراوە و لە خوێندن کە دەستی بە خوێندن کردووە لە قوتابخانە زۆر زیرەک بووە تا قۆناغی ناوەندی بەڵام لە قۆناغی ناوەندیە کە ویستێتی بڕات بۆ خانەی مامۆستایان ئەو ساڵانی کۆتایی پەنجاکان کە ڕۆیشتووە داوای کەفالەتی 600 دیناریان لێ کردووە باوکی شەهید عەلی هەژار زۆر بە پەرۆشەوە بووە کە بتوانێت وابکە عەلی هەژار خوێندنەکەی تەواو بکە بەڵام لەبەر نەبوونی و نەداری نەیتوانیوە شتێکی وا بکە کە ئەو زۆرە کەفالەتەی بۆ بکە بۆیە ڕۆژێکیان کە باسی دەکات لە ئاغای لای ئاغای دێ کە خاڵی خۆش بوو حەسەن ئاغا بووە حەسەن ئاغا کابرایەکی زۆر ڕۆشنبیر بووە یەکێک بووە کە لە یەکی دەی ساڵی 1946 قوتابخانەی لە ئاوێنە کردوێتەوە لەو دێە وە خوێندنی کردووە بە زۆر بە ئیزباری و پێش هەموو کەسێک کچ و کوڕەکانی خۆی ناردووە کچیشی بەشدار کردووە مەرجیشی داناوە ڕۆژانە خۆی چووە بۆ قوتابخانەکە کە لە ڕێڕە و ڕادەوەستن شتی بۆ باسکردوون چۆن پاک و خاوێن بن چۆن بتوانن معاملەی کۆمەڵایەتی لەگەڵ یەکتر بکەن و بۆ ئاگداری کە لە ساڵی 46 ئەو قوتابخانە کراوەتەوە لە ئاوێنە تێکەڵاو بووە کوڕان و کچان بە یەکەوە بووە بۆیە ئەو کاتە تۆزێک ئاستەنگ بووە بۆ کۆمەڵێک خەڵکی ئەو سەردەما بە بیرێکی دواکەوتوانەوە چۆن زۆر کات قوبوڵیانە دەکرد تەنانەت کوڕەکانیشیان بڕوە بۆ قوتابخانە ئەسڵەن خوێندن هەر لەو سەردەمانە ئینجا کچ چۆنە بێ بچێ بۆ قوتابخانە بۆیە ڕۆژانە چووە بۆ قوتابخانەکە خۆی ئەو ئیرشاداتانیانی بۆ وتوێتەوە جگە لەوەش غیاباتی وەرگرتووە هەر کەسێک کوڕەکەی نەچوو بێ بۆ مەکتەب یا کچەکەی نەچوو بێ بۆ مەکتەب جارێک دوو جار باوکی بان کردووە وەکو لێپێچینەوە وچێتی ئەم جارە دوو جاری ترغایی بێ غەرامەت دەکەم سزا دەدەم بۆیە و هەر کچێک ئەو کاتە کە لە مەکتەب دەربچووە بۆایە بۆ ئەو سەردەما قاتێ جلوبەرجی کوردی بۆ دەکرد کە ساڵ تەواو دەبوو خەڵاتی قوتابی بە تایبەت هی کچەکان بۆ ئەوەی زیاتر هانیان بدات زۆر باشەکەواتە ئەم پیاوە دەبێتە فریادڕەس و پاڵەشتی عەلی هەژار لەوەی کە خوێندن لە پەیمانگە تەواو بکە و بەڵێ ئیتر ئەوە کە باوکی شەهید عەلی هەژارەتی بۆی باز دەکا وەزعەکەڵێ بەدەست ئەوە داماوەم نازانم چی بکەم پێڵێ بەیانی لە گەراجی ئەوێنە لە هەولێر چاوەڕێم کە لای کەس باسی مەکە من خۆم دێم دەبم بە کەفیلی عەلی هەژار دەچێت خۆی کەفالەتەکەی بۆ دەکات لە خانەی مامۆستایان وەردەگیرێت کە ئەوە دەبێتە گۆڕانێک لە ژیانی عەلی هەژار چونکە گەروان نەبووایە ڕەنگە نەیتوانی وایە خوێندن درێژە پێ بدە و بڕیاریش دەدا ئەو مامۆستای هاوڕێکی تریشی هەرکە وەردەگیرێت لە خانەی مامۆستایان مامۆستا ڕەوف و شوێنیان بۆ دەکاتەوە لە قسمی داخیلی و لە لای خۆیەوە ماگانە سەر و دینارێکیان بۆ تەرخان دەکا وەکو موچەیەک بۆی بتوانن درێژە بە خوێندن بدەن کە ئەچێ بۆ خانەی مامۆستایان عەلی هەژار بە کوڕێکی لادەی ڕەش و ڕوود هاتووە لە خانەی مامۆستایان وەربگیرێت و لە ناو کۆمەڵێک قوتابی دەوڵەمەند و دیاری ناوشاری هەولێر ئەم کوڕە هەژارە هاتووە ئیتر ئەو لەقەبە هەژارەی لەوێ بەردەکەوێتن و هەمیشە شانازیشی بە هەژاری خۆیەوە کردووە باشە کاک برزوجگە لەو ئاسی هەژاری کە ئەمەژەست پێکرد و دەستپێشی خوێندنی لە پەیمانگا دەوترێت شەهیدان کاردۆگەڵاڵی و عەلی هەژار هەمیشە زیاتر وەک نووسەر و ئەدیبیش دەرکەوتون لەو کاتە مامۆستا زەمدار لە ساڵیادی شەهید عەلی هەژاردا دەڵێ ئەم پیاوە ئەدەب دۆستە زۆربەی شیعرەکانی بێکەس و حاجی و پیرەمێرد و قانع و هێمنی لەبەر بوو لە ڕووی بەشداری ئەدەبیاتی شەهید عەلی هەژارەوە چۆن بوو مەڵێ بەداخەوە ئێمە زۆر شتمان نەدەست و کە فەوتان لە دوای جیرانی شەهید عەلی هەژار ئەو بەڵگەنامانەمان نەما لە ترسی ئەوەی کە ئین نەبێت
شەید عەلی هەژار جگەلەوەی ئەدەب دۆست بوو، خۆشی دەستی نووسینی بەهێز بوو. چەندین وتاری هەبوو بە تایبەت ئەو کاتە لە گۆڤاری هەولێر بڵاوی دەکردەوە. لەگەڵ ئەدیب و شاعیران زۆر دۆست بوو. بەردەوام لە هاتوچۆدا بوو لەگەڵ یەکێتی نووسەرانی کورد. هەمیشە هەوڵی دەدا کە ئەو یەکێتیە ئەو کاتە ببێتە یەکێتیەکی نووسەرانی بەهێز و خاوەن سربەخۆی و بیرروڕایەکی تایبەتی خۆیان وەکو نووسەران هانیەدان. لە شعرە زۆر حەزی بە شعر خوێندنەوە و وەکو ئەو شاعیرانەی بەڕێزت ئاماژەت پێکرد کە زۆر معجب بوو پێیان. تەنانەت دواتر ڕەنگە وەکو لە باسە سیاسیەکەش بینە سەری هاوڕێیەکی زۆر نزیکی شاعیر مام هێمنی شاعیر بوو و لە هەولێر ئەو کاتە مەلا مەسعود بێبەش کە شاعیرێک بوو وێنەکەشی هەیە کە زۆر وای لێ هات بووە و جارێک کە پێی دەگوت من بیرمە مناڵ بووم دەیگوت عەلی تۆ ئەگەر دەست بە کتاب بڵاوکردنەوە بکەیت دوای پێشی من دەکەویت چونکە ئەو کاتە زیاتر شعری حڕ بڵێن شعری هەجوو لەگەڵ یەک زۆر بەکاریان دەهێنا. زۆر باشەکە برزوو لە دەڵێن لە 21 سی 1962 شەهید عەلی هەژار لەگەڵ ئەحمەد ڕەشوان و ئەحمەد شەریف و لەگەڵ 11 قوتابی لە قوتابیانی یەکێتی قوتابیانی کوردستان لە بەشی باداوە لە هەولێر ئاهەنگی نەورۆزیان ژێڕاوە و ئاگریان کردوێتەوە. بەڵێ ئەو کاتە هەڵبەتە بەپێی ڕژێمی ئەو کاتە ئاهەنگی نەورۆز قەدەغە بووە و هەر لە هەمان ساڵیشدا شەهید عەلی هەژار فەرمانی گرتنی هەبوو. بۆیە لەگەڵ ئەو بەڕێزانە هەڵدەستن بە کۆکردنەوەی کۆمەڵی قوتابی لە باداوای نزیک شاری هەولێر بەستی باداوای پێ دەڵێن. لەوێ ئاهەنگی نەورۆز دەژێڕن و شانۆگەری کاوەی ئاسینگەر پێشکەش دەکەن و شەهید عەلی هەژار لەوێ دەوری ئەکتەریش دەبینێ، بەشداری کاریگەری دەبێت، دەوری ئەکتەر دەبینێت، دەوری زوحاک دەبینێ لەوێ. ئاهەنگێکی جەماوەری گەورە ساز دەکەن بۆ یادکردنەوەی نەورۆز. عەبدوڵواحید خۆشناو لە وتارێکیەکە لە ساڕۆژی شەهیدان عەلی هەژار و کاردۆگەڵاڵی نووسیوێتیڵێ عەلی هەژار لە ساڵی 1964 زۆری هەوڵداوە ئەو دووبەرێکی نێوان باڵی مەکتەبی سیاسی و خاڵی خۆشم بەلا مستەفا ڕوونەدات هاتووسوی زۆری کردوون لێوان هەردوو لایەندا زۆر کۆش و هەوڵیاوە کە ئەو کێشەیە ڕوونەدات لەو کات لەو قۆناغە سیاسیە و ئەمەش وای کردووە کە لە کۆنگرە دەرنەچێو نەبێتە ئەندامی لیژنەی مەرکەزی پارتی دیموکراتی کوردستان. بۆچی ئەو هۆکارە لە باتی ئەوەی پلە و ئاسی سیاسی ئەم پیاوە بەرز بکاتەوە دای ئەبزێنێت؟ بەڵێ خۆ دەزانی کە منافەسەیەکی حزبی دروست بوو، ڕق و چی نەکەوتە نێوان دوو لاوە. ئەلبەتە چاک و چۆنی کردنی لایەنی بەرامبەر لەسەر ئەو کەسە دەکەوێت کە لە لایەکەی ترە. بەڵێ بەڵام ئەم پیاوە بە ئاشکرا ڕۆشتووە لە محارەبەکردن تەنانەت بیرکردنەوەی بەداخەوە تا ئێستاش لە ناو پارتە سیاسیەکانی کوردستان بە هەمان شێوەیە. من لەگەڵ تۆ لە یەک پارت و ڕێکخراوی سیاسی کار دەکەم و دۆستی زۆر نزیکتم، بەڵام ئەگەر بڕیارێکمدا قەناعەتم بەو شوێنە نەما چوون بۆ شوێنی تر ڕەنگە تۆ قسەم لەگەڵ نەکە. ئێستا زۆر حاڵەتی وامان هەیە. ئەوەش هەر بووە بە ئەوەی کە بۆ ئەو هەوڵە دەدا عەلی هەژار. ئەلبەتە عەلی هەژار لە حرسی مەسەلەی کوردەوە لە مەسەلە نەتەوەیەکەوە کە کورد یەک پارچە بێ دەتوانێت بەرامبەر دوژمن کاریگەر بێ، داواکانی و مافەکانی خۆی بەدەست بێنێ. ئەگەر بە دووبەرەکی بێ کورد زەرەر و زیانی لەیەکەوێت. بۆیە بە هەموو شێوەیەک هەوڵیدا تا وای کرد کە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و بارزانیش کە قەناعەت پێ بکەن بەڵێ با فرسەتێک هەبێتن ئەو گفتوگۆیە بکرێت. ئەوە لە کۆتاییە کە ڕێگەیان پێ دەدرێت وەفدێک پێک دێت ئەڕۆن بۆ ماوەت بۆ کۆنفرانسەکە، بەڵام بەداخەوە سەرکەوتوو نابن کە دەگەڕێنەوە ئیتر لە کۆنگرە بەشدار دەبێت. ئەو هۆکارانە بووە هۆی ئەوەی کە عەلی هەژار لە کۆنگرەکە بەڵێ من ئەزانم کە کۆنگرەکە سەرکەوتوو نەبوو بەداخەوە، بەڵام من باس لە ڕۆڵی شەهید عەلی هەژارەکەم کە ئەم پیاوە لایەنگیری نەکردو لێوان دوو ئیتیجا و دوو بەرە جیاوازەکەی ئەو کاتە.
ئەوەندەی کە لە خەمی ئەوە بۆ یەکێک بۆ لەو کارێتکە سیاسیانی کە زۆر دڵخۆش بۆ بەیەگرتنەوەی حیزب لە 70 بۆ 71 و پێی وا بۆ وتوی ترەوە کورد بوو بە یەک و ئەو جایی دەتوانین بەس سەر بە دژمن شۆڕ بکەین بۆچی ئەم هەڵوێستی عەلی هەژار هەڵوێستێکی ئەخلاقیانەی سیاسیە بۆچی پۆستەکەی پێدا ئابزێت بەڵام پاش ناوبڕێک وەڵامی ئەم پرسیارم بەرەوە بەڕێزان ناوبڕێک وەرەگرین و دواتر بەردەوام بین.